یەکێتی کەمەندامانی کوردستان ڕای دەگەێنێت ژیانی کەمەندامان لەو پەڕی سەختی و تاڵیدایە بە جۆرێک لە پارێزگای سلێمانیدا زیاتر لە 1000 خێزانی کەمەندام هەیە کە ناتوانن خوانی بەربانگ ئامادە بکەن بەهۆی قەیرانی دارایی و هەژاری و نەبوونیشەوە سەدان خێزان ڕوبەڕووی هەڵوەشاندنەوە و حاڵەتی نەخوازرا و بوونەتەوە. زیاتر لە 1000 کەمەندام لەم ڕەمەزانەدا ڕوویان لە ئێمە کردووە کە من بە ناوی ئەوانەوە سوێن بەخوا ئەخۆم 1250 دیناری لە گیرفانیانانە قوتی پارشێویان نییە. سەدان مناڵی شەلەل دەماغ هەیە دایبی ڕۆژانەی بە قەرز دەکڕێت. سەدان باوکی کەمەندام هەیە ڕۆژانە چەندین جار ئەمرێت و زین و ئەبێتەوە لە بەردەمی مناڵەکەیە کە داوای پارەی لێکە. سەدان مناڵی کەمەنداممان هەیە کە ڕۆژانە نەفسیەتی ئەشکێنرێ بۆ پارەی ڕۆژانەی ماڵەوەی، بۆ پلەیستەیشنێک، بۆ یاریکی مناڵانە، بۆ خواردنێکی خۆش. چەندین کەمەنداممان هەیە عەرەبانە لە ژێریانی و بەدەست دەڕوات. ئەم پیاوە سەر و ڕیشی لە نەهامەتی و ژیانی هەژاریدا سپی کردووە. قاسەکانی لە دەستداوە و خاوەنی 5 منداڵە و دەڵێت ناتوانێت سادەترین پێداویستی بۆ منداڵەکانی دابین بکات. بەو حاڵەوە لە کولەمەرگیدا ژیانی بەسەر دەبات. وەڵای وەکو پێویش شوێنە وەکو پێویست هەرەوەی خەڵ یارمەتی نەدانیرمانە ناتوان کەسابەتێک ناتوانیش کە 1000 خێزانی وردم هەیە و ناوەڵا کچە ناوەڵا دوانیان تەلەبەی ئەوەی کە لەگەڵ نەدەستمەوێت هیچ ناتوانم هیچ وەڵا معاش هەر 120,000 90,000 سەکریەوە 120,000 ئەوەی هیچ نییە. ئەم خانمە بەدەست نەخۆشی درێژخایەنەوە ساڵانێکە دەناڵێنێت. بۆ چارەسەری نەخۆشیەکەشی پێویستی بە دەرمانی کیمیاییە و دەبێت لە دەروێ وڵات چارەسەر وەربگرێت. بەڵام هیچ بڕەپارێکی بۆ چارەسەر پێ نییە و چاوی لە دەستی خێرخوازانە. من ئافرەتێکی کام ئەندامم ئەنجا نەخۆشیشم هەیە هەموو مانگێ لە ئێران کیمیایم بۆ بەکارێنن هەتا ئێستا 6 کەڕەت کیمیان بۆ بەکارێناوم 3 جەلسەم ماوە لەبەرەوە داوا لە دەوڵەمەندەکانەکەم لە بەرپرسەکانەکەم هاوکاریمان بکەن یارمەتیمان بن. ئێستا من دۆسیام ڕۆژ دوازێژن ئەبێ بڕۆمەوە بۆ ئێران کیمیایی بەکاربێنم هیچ دەستەڵات و توانایەکم نییە. ئەنجا بۆ مەعاشەش نازانی بیەم بەچی سەیرەکەی ئاراتی سەیر ماڵەوەکەی سفرە چۆڵۆڵە پارشە سفرە چۆڵۆڵە هیچ ژیان و گوزەران و ئیسراحەتیشمان نییە. کەمەندامان دەڵێن هەموو جەژن و بۆنە و خۆشیەکان بۆ ئەوان بووەتە تراژیدیا و کارەسات چونکە ناتوانن وەک هاوڵاتیانی ئاسایی پێداویستیەکان بۆ منداڵەکانیان دابین بکەن. هەندێکیان ناتوانن خواردنی بەربانگ و پارشێ و پەیدا بکەن و بەسکی برسیەوە بەڕۆژوو دەبن. هاوکات حکوومەتی هەرێمیش خەمساردە و 60 بۆ 90 ڕۆژ جارێک موچەی کەمەندامان دەدات. کەمەندامانیش دەڵێن ئەو موچەیە هێندەکەمە کە بە هیچ شێوەیەک باری قورسی سەرشانیان کەم ناکاتەوە. ئەحسان سابر کەناڵی ئاسمانی پەیام سلێمانی.